باسی پرۆسەی هاوسەرگیریەکەین کە پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکە لە نێو مرۆڤایەتیە سروشتیە لە ڕووی ئاینەوە بە شێوازێک باسی لێوەکرێکا بێ کوڕکچەکان بە یەکتر بگەن تاواکو ژیانێک پێک بێن و بتوانن نەوەی تر بخەنەوە ئایا کامانە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئاین و لە ڕووی کەلتورەوە سروشتی بێ بۆ بربەستی بۆ دروستە بێ ئەبێ کۆمەڵی هۆکار هەبێ لەم پشتیەوە ئەی کۆمەلگای ئێمە لەگەڵ و دابوونەریت و کەلتورێکە هەمانە لە ڕووی ئاینەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەم پێشکەوتنانەی دواییشەوە کە ڕوبەڕوومان بۆتەوە بۆچی بربەستەکان زیاتر زەق بۆتەوە زیاتر بە شێوەیەک باڵی کێشاوە بە سەرمانە کە زۆر جار بەداخەوە بە گرفتێکی زۆر گەورە سێری ئەەکەین ئەگەر هۆکارەکان خێزانەکانن لە سەرەتاوە بە باشی پەروەردەمان ناکەن ئەی بۆچی ئێمە هەوڵ نەین زیاتر مناڵەکانمان ئایندەیەکی جوانتری هەبێ و ئەمان و چەندین پرسیاری تر بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر پێشڕۆ حەماعەلی ڕاوێژکاری خێزانی کە لێرە ئامادەیە وەڵامێکمانەیە تێبووی کە هۆشیاریمان هەبێت لەسەرم بابەتە دکتۆر سڵاو لێ بەبیانی باش سپاس بە ئامادەبوونە زۆر زۆر سپاس باسی پرۆسەی هاوسەرگیریەکەین کە پرۆسەیەک بێ لە ڕووی مرۆڤایەتی و لە ڕووی ئاینەوە لە ڕووی دابوونەریت و کەلتورۆ سروشتی بێت بۆ بربەستی بۆ دروستە بێت بەناوی خوای گەورە مهرەبان طبعاً بابەتی پرۆسەی هاوسەرگیری پێناسێکی بچووکی بکەین بریتیە لەو دەستگا کۆمەڵایەتی کە دوو مێژووی جیاواز دوو ژینگەی جیاواز لەسەر ئاسی مەسەلەن ڕەفتار و میزاج و کردار و ئەمانە تێکەڵاو بە یەکترە بێ هەر یەکە و لە دوو خانەوادەی جیاواز و دوو ژینگەی جیاواز یەنە ناو ژینگەیەکی تایبەت بە خۆیان دروستەکەن ئەکرێ جاری وا هەیە لە ناو خانەوادەی کچەکە ماڵێکی هێمن و هادیء بێ لە خانەوادەی کوڕەکە ماڵێکی قەرەباڵغ و 100 تۆنی دەنگ بەرز بێ ئەم دوو کەلتورە جیاواز دروستە بێت کەلتورێکی تایبەت بە خۆیان دائنێن ئەمە پرۆسەی هاوسەرگیری ئەمە یەکێک لە تایبەتمەندیەکانی و یەکێکی کە لەوەی کە ئەساسیاتی ئەمە لە ڕاستیە ئاەتێکی خوای گەورەی لەسەر زەوی بوونی پرۆسەی هاوسەرگیری یەکێکە لە ئاەتەکانی خوا لەسەر زەویە و ئەم ئاەتانی خوای گەورە بۆ ئەوەی نەسلی مرۆڤایەتی ژیانی مرۆڤایەتی بەردەوام بێ پرۆسەی هاوسەرگیری هاتووە هەر لە ئادەمەوە هەتاوەکو ئێستا و هەتا قیامەتیش ئەم بابەتە بەردەوامە بێت ئەڵبەتە ئەم لەوە چێ کۆمەڵە گرتمان هەبێ لە بەرامبەر ئەو لەمپەرانەی کە دروستی ئەەکەین و قورسی ئەەکەین بۆ ژیانی هاوسەری من بە مقدمەیەکی بچووک لەوە لە ئیسلامە بابەتێکی زۆر جوان هەیە ئیش لەسەرەوەکرێ تا چەندێک ئاسانکاری بکرێت لە پرۆسەی هاوسەرگیریە ئەوەندە ئەو خێزانە بەرەکەتدار و پرۆسەیەکی هاوسەرگیری مبارەک دەرەچێت بەڵام ئێمە هاتوین لە کۆمەلگا بە کۆمەڵێک عورف ئەکرێ هەندێک عورف هاتبێتە ناو ئەم عورفانە یارمەتی دەبێت بۆی ئاسانکاری بۆ پرۆسەی هاوسەرگیری بکە دوجار شقڵەکەی گۆڕاوە بە قورسی بۆ یەکێک لەم تایبەتمەندیانەی کە لە ژیانی هاوسەریایە پێغەمبەری نازارە فەرمێ صلی الله علیه وسلم هەرچ خێزانێک مارەیەکەی کەم بێ ئەیسەڕوهن بەڕەکە بەرەکەت لەوایە کە مارەیەکەی کەم بێ دکتۆر بۆ نمونە هەر لە ڕووی شەرعیشەوە هەیە کاتێک بۆ نموناڵێن مارەیەکەی ئەمەنە مسقاڵ بێ شەرعی بێت ئەم بڕە شەرعیانە کەواتە باشە بەرەکەت ئەیا بە ژیان ئەم گوێبیستی راپۆرتەکە بووم راپۆرتێکی جوان بوو لەوە خاتونێک قسەیەکی کرد کە ئێمە مارەیەکێک ئیسلام دایناوە بەڵام ئەم عورفە ئەسڵ خودی مارەی دوا کەوتو کە پێوترێ مارەی پاشەکی مؤجلی پێوترێ ئەم مارەیە لە عورفی عێراقیە هاتووە ئینا لە ئەسڵی ژیانی پێغەمبەر و ئیسلاما نییە هاتووە لەسەر ئەگەر لەسەر خاتەمێک بێ لەسەر ئەڵقەیەک بێ ئاڵوگۆڕی ئەمە بکەن ئیعلانێ بکرێت کە ئەم دوو کەسە ئەم کوڕە و ئەم کچە لە شوێنێکا یەکتریان بینیان ئەم دوانە بەیەکەوە بوون کەس گومانی خراپ نەبا پێیان دوجار کە پرۆسەی ئەچن ناو پرۆسەی هاوسەرگیری و مناڵە بێ ئەزانن لە بەرمەبنای هاوسەرگیریەکە و ئیعلان کراوە ئەمە تەنیا بۆ ئەوەیە ئینا لە ئەساسە بریتیە لەوەی ئەبێ لەسەر مارەی یەک بێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو مارەیە تاکەم بێت بەرەکەتدارترە هاتوون لەسەر دەمێکا خەڵک و پارەیەشی نەبووە وتوێتی من تەنیا وتیانم باشە مسقالێک دوو مسقالە ئاڵتون وتێتی ئەم دوو مسقالە ئاڵتونم نییە وتیانە لە عورفی عێراقی هاتوون وتیانە کاکە قەی ناکە ئەکرێت چۆتە ناو شەریعەتی ئیسلامەوە چۆتە ناو قانونیشەوە کە ئەکرێ ئەم مارەیە مەبلەغێکی بۆ دابنن بە قەرز بۆی دوایی کە بیات نەک ببێ بە سابت ئیلا ئەوە کەسێکە کە ناتوانێ مارەیەکە بە
بەڵام ئێستا ئێمە ئەمەمان کردووە بە قورسیەک باس لەوەکن ئیلا ئەبێ مارەی لە پێشەکیە مارەیەکی زۆر هەبێ و لە پاشەکیشە هەبێ ئەسڵ لەمایە مارەیەکی کەم بێ مارەی کەمەکە بەرەکەتدارە و بەداخەوە جاری وایە لە ڕاستی ئەم قسەی تریش کەم لە دادوەرە بەڕێزەکان کە ئەچیتە لایەن ئەو کەیسانشمان کە ئەچیتە لایەن ئەگەر خانەوادەیەک مارەیەکی بەس ئیعتیادی پێشەکیەکە دابنێ ئۆتۆماتیکیان کە چووە لای دادوەر مەهرمیثلی بۆ دانێ یەکسەر 90 مسقاڵی بۆ ئەنووسێ باشی کێنەڵێ ڕێکەوتنی ئەم دوانە لەسەرەوە نییە ئەمە یەکێکە لەو تایبەتمەندیانی کە مارەی کەم بێ بەڕاستیش جێداخە یەکتی تر هەیە لە کەیسەکان کێتە لامان زۆر نیگەرانمانەکات ئەوەیە هۆشیاریمان نییە بەرامبەر خودی ئەم مارەیەش کە قورس و گران بۆ لەسەر تاک و لەسەرەوە لەسەر تاکی کۆمەلگا مارەیمان بۆ تەلاق داناوە دکتۆر هەندێک جار هەر باسی ئەمەت کرد پرۆسی هاوسەرگیریەکەەوە بیر لە تەلاقەکەەوە ئەڵێن ئەگەر ماری بەداخەوە ئەم باوەڕە ئێستا لە لای خەڵک هەیە ئەڵێت ئەگەر بۆ نمونە مارەیەکەمان کەمدانە لەو سەرەوە هەر چێک نەبێت لەسەر کێشێکی بچوو پیاوەکەڵێڵە ئەدبم تەلاقدا مارەیەکەشت کەمە لە بیا جێبەجێ ئەیە ئەم باوەڕە وای کردو مناڵن ئەگەر ئێمە بڕاکەمان زۆر کرد قەتری کچەکەمان زیاتر ڕزانن پرسیارێک لەوە بە پێچەوانەوە بەرەکەت لەوایە کە مارەیەکی کەم بێ کەیسە بووە 1000 مسقاڵ لیرەی ڕەشادی بووە کە جیا بووەتەوە لەیتر دنیاچە 2000ش بێ کە یەکتریان نەویست نەگونجان بە یەکتر محکەمە بۆیە بڕێتەوە بەپێی دارایی ئەو چەندێک ئەتوانێ مانگی چی لە زارەتوانێ 50000 توانێ بۆ 50000 بۆی بڕێەکە ێ باشە بۆ من ئێشتا نەچووبەتە ناو پرۆسەیەکی پیرۆزی جوانی گەورە یەکسەر پێشاتی تەلاق بخۆم دابنێم قسەیەکی فارسیە شارێکی فارسی ئەگەر بەهەڵە نەموتوێ ئەڵێ ئەگەر یەکەم خشتی بناغی هاوسەرگیریەکەت ئەڵەگەر یەکەم خشتی بیناکەت خوار بوو تا کەشکەلانی فەلک هەر بە خواری ئەڕات هەڵەوەشێتەوە کەواتە مەفهومێکی پێم وایە نادروستە ئەم عورفە عێراقی هاتوو بۆ کار ئاسانکردن بۆ کۆمەڵگا بەڵام ئێستا بۆ بەبارگرانی بۆ گەنج کە ناتوانێت بچێتە ئەو پرۆسەیەوە چونکە ڕێژەیەکی زۆر داوای مسقال ئاڵتوو نەکرێ ئەم مسقال ئاڵتوونە و ئەکات بەرامبەرەکە نتوانێت هەنگاو نییە ئەگەر بڵێم هۆکاری چەند هۆکارێک کەن بۆ ئەوەی کە پرۆسی هاوسەرگیری تووشی شەلل بێ لە کۆمەڵگەی کوردیا و لە کۆمەڵگەی عێراقیە و دواتر فراوانتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەر توێژینەوەکانە خوێنیتەوە توێژینەوەی دقیقی ئەکادیمی وڵاتی میسر بخوێندێتەوە وڵاتی کۆیتە ئیماراتە عێراقە مثلەن سعودیەیە هەندێک لەمانە کە هەمووی بەدەوریا هەمووی لە میحوەرێک هاسوڕێتەوە ئەڵێن چی؟ کە میحوەرەکەش بریتێ لەوەی ئەگەر بکرێت لەوەی لە 4 بوعدا بۆتە فاکتەرێکی ڕئیسی کە نەتوانێت پرۆسە هاوسەرگیری یەکیان لایەنی ئابووریە دووەمینیان ئەکرێت لایەنی پەیوەندی نەگونجاوی سۆزداری و جنسیە با بڵێن لایەنی سێهەمینان بریتێ لە لایەنی کۆمەڵایەتی و دەرونی لایەنی چوارەم کە هەموو پۆلێنکاریەکانی ئەم بەحسە ئەکادیمیانە لەسەر لایەنی سیاسیە ئەم چوارە لە خۆگرێ لە بوعدی یەکەمیان ئابووریەکە کە بریتیە هەر هەمویان یەکەم تایبەتمەندی ئەڵەن زۆری مارەی کولفەی مارەیە کولفەی ئاڵتوونە کولفەی حەفلەکانە ئاهەنگی بووکوزاوە یعنی زۆر زۆری تێچێ لە راپۆرتەکە باس لەوە کرا بۆ مەسەن لەبێ هۆڵێک بگرێ هۆڵەکە بای مەبلەغی پاری زۆرە گریمانەیە کە پۆشاکی ئەو سەدرێ و پۆشاکی هاوسەرگیریەکە ئەوش کولفەیەکی زۆرە لە پێشترا لە کوردەواری ئەوانە بوو لە کەلتوری کوردەواریە بە کەمترین مارەی و با بڵێن بەو بەجلوبەرگێکی کوردی ڕەسەنی جوان ژیانی هاوسەرگیریان پێکێنا و ڕوبەری هاوبەشیشان زۆر زیاتر بوو لە ئێستا بەڕاستی بنیادی معرفیمان نییە هیچ لەسەر ڕووکەشگەراییەکەین باسمان لە مەوەدە سەکەن تەسعیدان و قوربانیدان هیچ ئەمانە نییە بەس ئەوەی کە من چۆن خەڵگەم بینێت ئەو پۆشاکی کە لەبەرمایە نابێ ئاخر ئەگەر مارەیەکەم کەم بێنەنگیە چێوتی نەنگیە ئەوە خۆتی ئەگەر من خودی خۆم بەهای خۆم نەزانم بەهای خۆمە چون بە ئاڵتوونێکەوە گرێدەم بەهای خۆم بە پۆشاکێکی هاوسەرگیریەوە گرێدەم بەهای خۆم بە ئاهەنگی هاوسەرگیریەکەمەوە گرێدەم لەبەروی تەقدیری زاتم نییە خودی خۆم بە بچووک سەیرەکەم بۆ یەم شتە کاڵا و شمەکەکان بە گەورە سەیرەکەم ئەو کاتە منێک وجودم نامێنێ
لە ڕابردووە بەو هەموو ژیانە سادەیەوە بەو هەموو کەم و کوڕیەوە بەو هەموو پێشکەوتنە نەبوو لە بواری تەکنەلۆژیاژە توایش باسی وەکەین کە گرفتێکی سەرەکیە ژیان هەر جوان بوو یعنی قەناعەت هەبوو یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ دایک و باوکی خۆمان تۆزێ دانیشین قسەمان بۆ بکەنەرەوە چۆن هاوسەرگیریتان کرد یعنی پێتەڵە لە باوەڵەکەمان هەڵگرت و دوو دەستجلی ئەو دوو دەستجلی من بەڵام ئەوان خۆیان دەوڵەمەند بوو شتیان نەبوو دەوڵەمەند بوون دڵیان دەوڵەمەند چکە شتشت چییە پێدای ماتریال چییە تۆ دروستیەکەی ماتریال تۆ دروست ناکە بەداخەوە کە ئێمە زۆر جار ماتریالەکە بەرامبەر خۆمان دانین ئەمە بەداخەوە کە ئەو ساونە ژیان جوان بوو ئەم هەموو کەیسەش نەبوو هەتا ئێستاش لەوانەیە زۆربەی خێزانەکان ئەو کەسانیان مابێت و مناڵەکانیش لەسەر پەروەردەی خۆیان پەروەردە بکەن بەڵام ئێستا ئەتوانین بڵێن دیوێکی تریەتی نە قەناعەت ماوە نە بە شێوازێ مامەڵێ لەگەڵ مناڵاکرێت کە هیچ ئامادە نییە بۆم پرۆسەیە و دکتۆر چەند گرنگە ئێمە پێش ئەوەی بە مناڵەکەمان بڵێن پرۆسەیەوە خۆمان چۆن پەروەردەمان کردووە ئایا ئەمانە کاریگەری هەیە لە سەریانە زۆر جوانە چوار خاڵ هەیە کاکسەرکۆ ئەمە پێشوی بچمە ناو ئەمەوە چونکە گەنجەکانمان تموحی خۆیان ئەیانەوێ ئەو تموح و خواستی کە هەیەی لا تحقیقی بێ بۆی جێبەجێ نابێ خاتونەکان فارز ئەحلامێکیان لە مشی خۆیانە داناوە ئللا کە ئەسپی وها کۆمەڵێک تایبەتمەندی و خەیاڵاتێکی زۆر فراوانن بە خۆیان داناوە هیچ لەسەرەوەکە ئللا ئەبێ ئەمە تەطبیق بێ ئەکرێ ئەو قسەی جەنابەت زۆر جوانە لەما سەرنج ڕاکێشان بۆ شتێک لە ڕووی پەروەردەییەوە ئێمە چوار هۆکارەیە لەگەڵ مناڵەکانمانە بیکەین و لەگەڵ خودی خۆمانە کردمان تحقیقی ذاتی خۆمان نازانین یەکەمینیان وا لەوە بکەین هەر لەمەوە مناڵەکەم وا لێ بکەم بە دوای گرانترین و پڕباهاترین شتا بگەڕێ بەس لە بەروی شتێک بکرێ ئەمە پارێکی زۆری پێدراوە ئەگەر پارێکی زۆری پێدرا ئەنج شتەکە مهمە نەک لە ڕووی کوالێتی و مامەڵی لەگەڵاکەم بە دوای گرانترینا بگەڕێم ئەم بە دوای گرانتریناکە ئەگەڕێم متمانم بە کەسایەتی خۆم نییە متمانم بە اعتقاداتی خۆم بە بیر و باوەڕی خۆم بە وزەی خۆم نییە چونکە هەموو کاڵەکانە بینم ئەمەم بۆ خودی خۆمەوە بۆ مناڵەکەشمەوە بڵم وڵات باشترین گرانترین شتی بۆ کڕم نەک لە ڕووی کوالێتی و کامیان پارەی زۆر پێ بم ئەم مناڵم وای لێ متمانەی بەخۆی نامێنێ و ناتوانێت ژیانێکی ئاسوودە دروستکە بۆ ئایندا دووەمین خاڵ یا ئەوەتانێ شتێک بکڕم بۆی دانسقە بێ کەیسمان لا بۆ مەسەڵەن ئەڵەوەکو خۆم نەمبوو ئەچم قەرزەکەم بۆی مناڵەکەمە بێ شتێکی هەبێت تایبەت بێ لە ناو هەموویان دیار بێ ئێ منداڵم تووشی نەشازیەکەکەم وای لێ کاڵاکە لە خۆی بە مهمترە زانێت ڕاست خاڵێکی تریان یا بە دوایەوە گەڕێم کام شتەی زۆر هەرزانە ئەرخەس شێ بگەڕێم بە دوایە وا لە مناڵەکەم ئەڵم کاکە ئەمە هەرزانترینە ئەمە ئەکڕم ئێوە کاتە شەر خۆم بێبەهاکەم گرنگەوەی بەس هەرزان بێ ئەم خاڵانە وا لەوەکە یا وەخود خاڵێکی تریانەوەیە وای لێ بکەم کە ڕۆڵە بە ئەم شتە زۆر مهمە بە تۆ بێت ئیتر خەڵک بە نەوعی کە سەیری تۆکە کاڵاکە ئەەکەم بە ناونیشان بۆ مناڵەکەم ئەم منداڵم بەم چوار خاڵم متمانی بەخۆی نییە وەسبینێک گەورە ئەبێت دائیمە بیر لەوە کاتۆ ئیلا بێ ئەو خواستی کەیەتی تحقیق بێ تحقیق نابێ و نەمانتوانیوە لە بوعدی کۆمەڵایەتی و دەرونیەکە یەکێک لەو تایبەتمەندیەوەی نەمانتوانیوە مناڵەکانمان وا ڕامبێنین وا دروستکەین ئیحساس بە مەسئولەتی تیا بێ هەستکردن بە بەرپرسیارەتی تا دروست بێ سەیرەکەم ئەم قۆناغا بەهۆی تەکنۆلۆژیاوە دوورکەوتوتەوە توێژینەوەکان پێمانەڵێ ئێستا قۆناغی بەرپرسیارەتی ئیحساس بە مەسئولیت لە یاوەخود قۆناغێک کە من قەنەعاتم بە وشەی مڕاهق نییە لە ڕووی پەروەردەیەوە بەس ئەوە دەستەواژەیەکی غەربیە کە هاتوتە ناو ئێمە چونکە مڕاهق کوشتنی توانای گەنجە بەڕاستی ئەوە بە قەنەعاتی من وا ئەکات کە ئەڵێ مڕاهق سنی مڕاهق لە 18 ساڵە و درێژ بۆ بۆ 25 ساڵ هەستی بەرپرسیارەتی نییە ئێمەش مناڵەکانمان لە مناڵی و فێری بەرپرسیارەتی ناکەم تاوەکو بتوانێت لە ئایندا ژینگەیەکی جوان ژیانێکی جوان فەرهان بێنێ کە بڕیارە لە 3 ساڵەوە ئەبێ بەرپرسیارەتی بەم بەسەرشانی مناڵەکەم بوو بە 4 ساڵ بیکەم بە 2 بەرپرسیارەتی بوو بە 5 ساڵ بیکەم بە 3 بەڵام سووک بێ ئاسان بێ کە بتوانێت مامەڵی لەگەڵا بکە ئەم ئیحساس بە مەسئولیەتی تا دروست نابێ ناتوانێت بچێتە پرۆسیال سەرگیریەوە کە ناتوانێت زۆربەی کات دایک باوک گەر حەزەکەن بۆی نەڵن کوڕەکەی ژنینێنا بۆی نەڵن کچەکەی شووی نەکرد هەرچیان کردووە کورە تۆ ژنێ بێنە دابمەزرێ یا کچەکە بە هەمان شێوە بەس خوا ئەکات دا ئەمەزرێشێتە ماڵی خۆی ئێمە ڕام نێناوە فێری بەرپرسیارەتیم نەکردووە هەستی بەرپرسیارەتی لە ناخیان نیە ئەمە کە بۆدی کۆمەڵایەتی و دەرونیەکەیەتی
هەر لە ناو کۆمەڵایەتیەکە یەکێک لە تایبەتمەندیەکانی تر تازە پرسیارەکەی جانات بۆ ئاڕاستە بوو کە باس لە بەعدە کۆمەڵایەتەکەی کەم یەکێکی تر لەوەیە ئەزمموی پەخشکردنەوەی ئەزمموونێکی ناتەندروستی هاوسەرگیری ناو خێزانەکان بۆ مناڵەکانمان باڵێ یعنی سەیری ڕێژەی جیابوونەوە ئەکات ئەترسێ لە تەلاق هێشتا نەچۆتە ناو پرۆسەکەەوە حتا لە توێژینەوەکەی عێراق ئەڵێ لە عێراقا لە هەموویە یەکێک لە مەخاوفەکان لە دوای بواری اقتصادی بریتێ لە ترسان لە تەلاق ترسان لە جیابوونەوە پێم وایە ڕاگەیاندنەکانی لەما با بڵێن احترامە لە ڕووی جەنابەتان یعنی ناهەموارانە و نابەرپرسیارانە مامەڵاکان ئەڵێ 20,000 ئەم ساڵ لە ساڵی 2023 20,497 پرۆسەی هاوسەرگیری کراوە 1000 و ئەوەندە ڕێژەی تەلاق بووە ئەوەندە عەدەد تەلاق بووە یەکسەر ڕاگەیاندنەکان ئەڵێن نیسبەتی تەلاق لە هەرێمی کوردستانە لە سەتا ئەوەندەیە هەر کە سەیری نیسبەتی تەلاقەکەم ئەترسم لەو ژیانە ئەساسەن ئەگەر من بموێم ئەمە قەناعەتی من ئەگەر بموێن نیسبەی تەلاق دەرکەم پێویستیم بەوەی نیسبەی ساڵ بۆ ساڵ جیاوازە تۆ عەدەدی تەلاقم پێ مەفرۆشە بە نیسبەی تەلاق چونکە عەدەدی تەلاق شتێکە ژمارەی جیابوونەوە شتێکە نسبەت و ڕێژەی جیابوونەوە شتێکی ترە ڕێژی جیابوونەوە بە قەناعەتی من ئەوەیە کاتێک ئەڵێم ڕێژی جیابوونەوە ئەڵێم لە ساڵی 2023 ئەم کەسانی کە پرۆسەی هاوسەرگیریان کردن ناڵم 20,497 کەس پرۆسەی هاوسەرگیری کردو لە ساڵی 2023 چەند کەس لەم 20,497 کەسە لە ساڵی 2024 جیابووەتەوە ئەمە نیسبەی تەلاقە ئەمە وا ئەکات ورێک وزێک ئەیاتەوە بە کۆمەلگا ئەم حاڵەتە ژوای کردو کاڵێکا کە ئەوە نیسبەی تەلاقەیە چونکە ئامارەکان عەدەدی تەلاقم بۆ بڵاوەکەنەوە یەکسەرڵێ نسبەتی تەلاق لە هەرێمی کوردستانە بەرز بۆتەوە بۆ ڕێژەیەکی ئەوەندە یەکەمینیان بریتێ لە بواری ئابووریە دووەمینیان مەسەلەن خیانەی زەوجی ئەم شتانە زۆر عرضکردن و بروز پێکردنی ئەمە وای لێ بەرامبەرەکە وزەیتیان نامێنە بۆ ژیانی کاتە پەرداخەکەی دکتۆر لە جیاتەوەی کە ئەمەنە بە باری بەتاڵی پەرداخەکە باس بکرێت بارە پڕەکەی سیر بکرێت جا ئێستا باوی نەسەرەوەی کە خێزانەکانیش ئەوان چۆن ئەتوانن هاوکاری دیاریکردنی ئەم نەریتانە بن ئایا ئەبێت پرۆسەکە بە تاواتی بسپێرن بە خودی گەنجەکان یاخود ئەوانش ئەبێ بەشدار بن دووشت زۆر جیاواز بووتەوە لە سەردەمی پێشووە هەموو بابەتەکە حەسر بوو لە لای گەورەکان لە ئێستا هەموو بابەتەکە حەسر بووە لە لای گەنجەکان کە هەردووکیان خاڵی نەرێنیان هەیە پێم وایە لە ئێستا نەرێنی زیاترە تا لە پێشترە چونکە پێشتر مەساحەیەکی کەمیان بۆ گەنجەکە هێڵایە بۆ خواستی خۆی کەمە خراپە بەڕاستی خراپە ئەکرێ ئەوان لەسەر بینا و مەبنا لەسەر ئەزمموی خۆیان بڕیاریانەیە مەسادری معریفە سیانە یەکەم وحیە دووەم علم و زانستە کە پێ ڕۆی سێمینان ئەزمونە بۆ ئەزمونانە کە هەیە یەکێکە لە مەسادری معریفە سەرچاوەکانی معریفە ئەو ساوا بوو بەڵام ئێستا ئەمی شەڵەیە کە دایکان و باوکان هەموویان خسۆتە دەست مناڵەکانیان و مناڵەکان گەنجەکان با بڵێن عەفوەن گەنجەکان بە بێ ئەوەی سوود لەو ئەزمونە وەرگن بە بێ ئەوەی تەوعیەیەک و هۆشیاریەکە بێ بۆ پرۆسی هاوسەرگیری یەکسەر هەڵەسەر مامەڵەیەکی پرۆسی هاوسەرگیری ئەکەن ئەچنە ناو ژیانەکەەوە دوایی لە بەسیتترین حاڵەت و احتیکاکە جیا ئەبنەوە گرفتیان بۆ دروست لا دوای کاتە بێ بە چ شێوەیەک بێت من پێم وایە هەردووکیان زەڕورە ئەو نە ئەوەی پێشوو نە ئەمەی ئێستا هەردووکیان بخێنە نێوەندە و زۆر مهمە ئەزمموی گەورەکانمان پێویستە بەڵێ لە جاری وای بەهۆی مامەڵەکردنەوە ئەوان ئەزممویان باشترە دووهەم گەنجەکان کە ئەمانش اختیاری تەواوەتی خۆیانیان هەبێ کە یەکەم جار لە ئەساسە دین ئەمەی پەسەند کردووە وەلی ئەمری داناوە بەڵام ئەبێ ڕاوێژ بە کچەکە بکرێ بە کوڕەکە بکرێ بە پرۆسی هاوسەرگیری باشە ئەگەر کچەکە ڕەزامەند نەبێ ئەو پرۆسی هاوسەرگیریە جێبەجێ ناکرێ ئەگەر هەر ینی بە زۆر بیدا و ئەمیشان ئەگەر بە بێوەلی ئەمریش ناکرێ ئێستا قانون لە کۆمەڵ لە شتە لە کۆمەڵە کشتی یاسایەوە ئەکات کە بە بێوەلی ئەمر ئەم حاڵەتە جێبەجێ بکرێن بەڵام گرفتێک دروستە بێ لێرە گەنجەکانمان هۆشیاریان نییە تەسەور کە لە مالی زیاد لە توێژینەوەی کە خوێنمەوە
لە مالیزیا نسبەتی تەلاق بەرز بوو نسبەت بەڵێ نەک عەدەد نسبەت بەرز بوو بۆ سەر و سەدا بیستەکانەوە بەڵێ هاتن چی بکەن بۆ ئەوەی ئەم نسبەتە دابەزێنن بۆ خوارەوە ئەو کەسەی کە ئەیەوێ بچێتە ناو پرۆسی هاوسەرگیریەوە ئەبێ مۆڵەتی هاوسەرگیری هەبێ بەڵێ ئەچووە کۆرسێکی چڕی هاوسەرگیری هوەری مامەڵەکردن لەگەڵ خێزانە هوەری دروستکردنی ڕوبەری هاوبەش لەگەڵ خێزانە سایکۆلۆژیای ئافرەت چۆنە سایکۆلۆژیای پیاو چۆنە پیاو بە چ شتێک نیگەرانە بێ ئافرەت بە چ شتێک نیگەرانە بێ ئەو شتانی پیاو خواستێتی حاجێتی پێداویستێتی بە چییە ئەوانەی کە ئافرەتان حاجە پێداویستێتی بە چییە هاتن ئەمانیان بە کۆرسێکی چڕ و پڕ هەر کەسێک ئێوێ بچێتە ناو ئەمەوە ئەم کۆرسە ئەخوێن ئەو کاتە دوای ئەوە سەیران کرد دوایەوەی کە ئەم ڕوخسەیان نا ئەم مۆڵەتەیاندا دوای مۆڵەتەکە نسبەتی تەلاق لە مالیزیا دابەزی بۆ لە 108 کە نسبەتێکی زۆر زۆر باش دابەزی لە 124 گەر لە خیاڵمانەمەوە چونکە دەمێک بۆ هێنە لە 124 دابەزی بۆ لە 128 کە ئەمە یارمەتی دەرە بەڕاستی ئێمە و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستمان بەجددی بەمەیە باشە چونکە لەم توێژینەوانەی کە ئاماژە پێکراوە خەتەرناکی لەوایە لوبنان یەکەم وڵاتە ڕێژەی نەبوونی هاوسەرگیری لەبەر خاتری لەبەر هۆکاری ئەم لەمپەرە قورسانە نسبەتی نەبوونی هاوسەرگیری لە 185 بەداخەوە دووەم وڵات ئێمەی دووەم وڵات عێراق و سووریایە ئێمە حتمەن پێم وانییە ئێمە جیا بکرێنەوە لە عێراق ئەگەر پشتی شێریشمان بەرنەگەوێت چونکە خۆمان نەزانین لەوچێ لە جنوبە لە باشووری عێراقا ئاسانکاری زیاتر بکرێت بۆ مەسەلەی پرۆسی هاوسەرگیری ڕاستە کە ئێشتا نسبەتی ئەوەی کە گەنجان ناوێرن بچنە ناو پرۆسی هاوسەرگیری بۆ لە 170 بەڵێ تاکە وڵاتێک کە زۆر سەرنجی ڕاکێشام وڵاتێک لەژێر ئاگر و حاڵەتێکی اقتصادی ناهەموارە بەڵام زۆر ئاسانکارن بۆ ئەم پرۆسەیە و حاڵەتی ئەمنی قەومی و وەتانی و نیشتیمانیان زۆر لە پێشە وڵاتی فەڵەستین لە 170 نسبەتی ئەو گەنجانەی کە ناچن ناو پرۆسەیە بۆ هەموو کێشانش ئەو هەموو کێشە و ئاگرباران و ڕووخانی ماڵ و نەبوونی ینی ژیانێکی زۆر ناڕەحەتە بەڵام زۆر ئاسانکارن بۆ ژیان دروستکردن لەوێن نسبەتەکە لە 170 دەست خۆش بێت دکتۆرم بابەتە تا لەسەری بڕۆی چەندین لەقیکەی لێ بێتەوە بەڵام وی کە گرنگە هیوادارین بە تایبەتی دایک و باوک و خێزانەکان سوود لەم گفتوگویانە بینە چکە ئەوان نەتوانن ببنە ڕنگدانەوەیکی جوان بۆ منداڵەکانیان چ کوڕ بێ و چ کچ بێ و خاڵێکش زۆر گرنگ بوو ئەوەیە کە ئەوانەشی چوونەتە پرۆسی هاوسەرگیریەوە ئەگەر ناکۆکیێکی بچووکەیە هەوڵ نین دەستێوەردانێک هەبێ تر لە ڕێی مەسلحەتێکەوە بێخو لە ڕێوەی بێ کە بتوانین دوانە لێک جیاکەینەوە قسەی خێر هەموو کاتێک پێویستە بۆی کە بتوانین ژیانی کەستێک نەچێت دووبارە سپاس بۆتەوە سپاس بۆ جەنابتان ئەگەر دوو کۆمنتم ما بیرم نەچێ ظاهرەیەکی تر لە ناو کەیسەکانە و لە ناو کۆمەڵگەی ئێمە ئەیبینین بریتە لەوەی گەنجەکان ئاڵتوونەکەن یەکسەر دوای ئاڵتوونەکە ئەفرۆشنەوە وایە ئەم ماڵە بەختەوەری لیاڵە گیرێ چونکە مامەڵەیەکە کەوتم خشتەکە لە ئەساسە خوارە تکایە خانەوادە بەڕێزەکان باوانە بێ گەنجەکانمان ئاڵتوونێکی زۆر بکات لەگەڵ چوونە پرۆسی هاوسەرگیری دوای مانگی دوو مانگ پارچە ئاڵتوونی پێوە نامێنێ ئیتر بە بیانووی سیارەیە بە بیانووی قەرزە بە بیانووی شتەکەی فرۆشێتەوە با کەم بێ و بەردەوام بێ دووەم بۆ گەنجەکانیش ئەگەر ئەتانەوێ ژیانتان پڕبەرەکەت بێ تکایە مارەیی پاشەکی کەم دابنێن و ئەو ماریە پاشەکیە بە زووترین کار لە ژیانی خۆتانە بیەنەوە قەرزە ئەتەوێ بەختەوەربی مێڵە مارەی قەرزەکە لە ئەسۆ تا بمێنێ مارەیەکی کەم دابنێ و بۆی بتوانی لە کەمترین کاتی ژیانە مارەیەکی بیت بۆی ئاسوودەی بڕژێ بەسەر خانەوادەکانە من قەرزاری خەڵک بۆ مەرە بێ بیەمەوە قەرزاری خێزانیش مەرە بێ و خێزانە بەڕێزەکانیش هاوسەرەکانیانە بەخشن دوایی لە ڕووی شەرعی و قانونی و مافی ئەوانە دووبارە داوای بکەنەوە ئەم ظاهرەیە لە کاتی خۆشگوزەرانی هاوسەرەکەی بەخشێ ئەڵێ گردنە ئازابێ لە مارەیەکە لەگەڵ احتیکاکیانە بێ نەوەڵا گردنە ئازانە بێ لە مارەیەکە خانەوادەکانمان گەنجەکانمان بەئیزنی خوا هەنگاوێکی باش بنێن بەرەو پرۆسی هاوسەرگیری چونکە لە ڕووی دەروون دروستیەوە زۆر یارمەتیدەرە نسبەی و کەسانەی کە کەمترین ئیکتئاب و کە ئابەی تایە بریتین لەو کەسانێکە چوونە دەنا پرۆسی هاوسەرگیری نسبەتان لە 163 کە کەمترین کێشەی تایە عفوا لە 163 ئەو کەسانێک کە تووشی
خەمۆکیە بن بریتین لەو گەنجانەی کە نەچوونەتە پرۆسی هاوسەرگیری بەوە هیوای گەنجەکان مەمشنە ناو بە هیوای. کە ژاوەی هاوسەریەوە و ژیانێکی پڕ لە بەختەوەری و ئاسوودەی ببینین. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ بینەرانی بەڕێزیش بۆ کاتە زێڕێنەی بێمان بەخشی. زۆر زۆر سپاس با ئامادەبوونێت. دەست خۆش بێت دکتۆر جان.